ئیمڕۆ شەمە ڕێکەوتی 22 شوباتی 2020 دەستگای ستاندەر هەڵسا بەکردنەوەی پانێڵێک بۆ چەند کەسایەتێکی سیاسی دەربارەی ئەو ڕووداوە پێشهاتانەی کە ئێستا لە کوردستان و لە ناوچەکەدا ڕوودەن و بۆردی توێژینەوەی دەستگای ستاندەر لە سێ تەوەردا قسە دەکاتن کە هیچیان دەربارەی هەرێمی تورکیایە و ئەوەی تریان دەربارەی عێراقا، ئەوەی سێمیشان دەربارەی هەرێمی کوردستانە. لەم سێ پانێڵەدا تیشی بە تەواوی خراوەتە سەر ئەوەی کە داهاتووی عێراق بە تایبەتی پێشهاتوەکان زۆر خێرانە ئێستا و حکوومەتی نوێ و کابینەی نوێ دەوێت بە شێوازەشکە ئەوزارە تەعامل لەگەڵ هەموو هێزە و لایەنە سیاسیەکانی عێراقی و کوردی و سونی و شیعە بکاتەوە بەو شێوانە تا ئێستا کێشەکان تا ڕادەک یەکلا کراونەتەوە بۆی کە ئایا ئەم جارە کورد خەڵکانێکی حیزبی ڕادەسپێرێ یا خەڵکانێکی بێلایەن و تەکنۆکرات و پێشکەوت و خواز و پرۆفیشناڵ. ئەوەی کە لێدا جێگای باسە هەست پێ دەکەی ئەو جارە سەرۆکی نوێی وەزیرانی ئەنجومەنی وەزیرانی عێراق بەڕێز محەممەد عەلاوی داوای ئەوەی کردووە کە خەڵکانی بێلایەن بێتن بۆیە لایەنە کوردەکان تا ئێستاکە لە کۆبوونەوەی یەکەم پێدەچێت سەرکەوتوو نەبوونە بۆی کە دەستنیشانی خەڵکی حیزبیان کردیا. گۆڕانکاریەکانیش لەو کات و سادەدا زۆر خێران بە حکمی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا نەگەیشتە ئەو ڕادەیە کە پێشهاتەکان بەرەوکوێ دەڕۆن و گۆڕانکاریەکان زۆر بە خێرایی دێت بە تایبەتی لە ناوچەی شەرق ئەوسەط و هەروە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئەوەی کە جێگای بایەخە کە زۆر بایەخی پێ بدرێ تورکیا بە تایبەتی ئێستا چەند مەلەفێکی هەڵدایتەوە دووبارە ئەو مەلافانە کە بەڕاستی ترسناکی و دژواری بۆ ئایندەی کورد دروست دەکەن بە تایبەتی ئەو سێ مەلەفەی لۆزان و سیڤەر و هەروە ویلایەتی مووسڵ. ئەگەر بێت و کورد لەو ئاسەدا نەتوانێت چارەسەرێکی خۆی بکاتن بەڕاستی دەکەوێتە بارودۆخێکی زۆر ترسناک و ئەو جارش تەسەوەری ئەوەی دەکرێت کە سەرکردایەتی کورد هەروەکو ئەو تەجروبەیە ئەو ئەزمونەی کە لە ڕیفراندۆم بیندرا کە بەڕاستی کسێکی گەورەمان بەسەدات و تا ئێستاش بە ئەو بازت دەینەوە و ئەوەی کە جێگای باسە ئەوەی کە لە عێراقدا ئێستا دروست دەکەتن ناوچە کێشەسەرەکان تا ئێستا هیچ شتێکی بەسەر نەکراوە هەروە ناوچەی کەرکووک و ئەو حکوومەتە نوێی عێراق بەبێ بەشداری کوردی هیچ شتێکی ناکردبوو. لەو پانێڵانەی ئەوانەی کە ئێستا دانیشتن زۆر لە کەسایەتە سیاسیەکان بەشداریان تیادا کرد و هەر لە ئاسی پەرلەمانی عێراق و هەر لە ئاسی جێگەری پەرلەمانی عێراق و هەر لە ئاسی کورد و هەر لە ئاسی لایەنەکانی تر گەیشتینە ئەو ئەوەی کە ئێمە ڕاستپاردەیەک بۆ ئەو حکوومەتە بنێرین بڵێن حکوومەت لەوە دووە بە ئاگاوەرەوە تۆ پێویستە بە دوای ئەو خاڵانە بکەوی کە ئەو خەڵکە دڵسۆزانە و ئەو سیاسەتمەدارانەی کە ئێستا خەمخۆری ملەتەکەن بە تایبەتی دەستگای ستاندەر هەروەکو خۆتان دەزانن زۆر لە مێژە دەستگایەکی خۆنەویست و قازانجنەویستە هەمیشە هەوڵی داوە کە بەرەی گەل یەک بخاتەوە هەمووان لێک نێزیک بکاتەوە بۆیە لەو ڕاستپاردانەی کە ئێستا بۆ دەسەڵاتدارانی هەرێم هەوڵ دەدەن بۆیان بنێرین کە ئەم جارە بە هەڵەی تاریخی و هەڵەی مێژووی تردا نەڕۆنەوە بەڵکو بە خۆدا بستنەوە بۆیە بتوان دەسەڵاتداران تەئسیراتیان لەسەردا بکرێتن و هەروەها کاریگەریشیان لەسەر حکوومەتی